دانی بۆ چۆچی دانی تۆ فەحسە کردووە فەحش چیەکەی ئەوە فەحسی چیەکەی بەحسێک چیەکەی عادی دانی دانی ئەوە چی و کڕیوە ئێگا دەبێنن کاغەزەکەی بە من ئافرین نامی بخینەوە ناو مێنەدەی ئافرین ئێک خۆشە زۆر خۆشە داوەرە دێ نابێ بخیری گیوفانەکە و پیسێکە ئاوەکە نەماوە بۆچی نەماوە ئاوەکە دانی چۆنی کۆرۆنا چییە چۆن فەحسەکرێ کۆرۆنا عادی فەحسێکی کۆرۆنامان بکە چۆنێکی ئەی فامیلی مۆڵ نەماوە دانی ئەوەرە وەرە وەرە بەمان باسکە وەرە چی بێرکەکە وشکان ها کەح بوو ئەی خۆی خستۆ ئیتر نابێ بیخۆین تەوا بفڕەیە